لە پاڵ پرسە هەڵواسراوەکانی تری نێوان بەغداد و هەولێردا بابەتی ڕێفراندۆمیشی هاتە سەر. ئێستا گەورەترین کێشەی نێوان هەرێم و ناوەند ئەنجامدانی ئەو ڕێفراندۆمەیە. دوایین گفتوگۆ و دانوستانی نێوان هەردوو لاش نەیتوانی دەرگای چارەسەر بەڕووی ئەو کێشەیەدا بکاتەوە، ئەگەرچی هەردوو لا گفتوگۆیان دەوێت بەڵام سووریشن لەسەر بڕیارەکانیان. ئەو حوارەی ئێمە بەتەماین، ئەو دیالۆگی ئێمە بەتەماین دیالۆگێکی کراوە ئەبێ لەسەر هەموو مەسەلەکان و پێویستە بە زووترین کات ئەو دیالۆگە دەست پێ بکات و چونکە تا زووتر دەست پێ بکات نەتائیجی باشتر ئەبێ و ئەگەر دوا بکەوێ لەوانەیە مشاکل زیاتر بێت. موقفی شیعەکان ئەوەیە کە ئەوان زۆر پێیان ناخۆشە ئێمە ئاوا بکەوینە دوو وڵاتی جیا و ئەمە بەرەو ئیستیقلال بڕووین و داوا ئەکەن ڕجا ئەکەن سەڵاویان هەیە بۆ هەموو سەرکردەکانی سیاسی لە هەرێمی کوردستان کە لەو دوو ڕۆژێ مایە بیر بکەنەوە بەڵکو توانیان عیلاجە بکەن و نەتەوەیە گرتوەکانیش دیارە ئەویش هەر بە هەمان شێوە داوای ئەوە دەکە خەڵکی کوردستان بیر بکاتەوە لە مەسەلەی پێداچوونەوە. هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لە سەروشیانەوە هاوپەیمانی نیشتمانی لایەنە شیعیەکان لە ڕەتکردنەوەی ڕێفراندۆم زیاتر قسەی تریان بۆ هەرێم نییە. دوایین کۆبوونەوەش ئەوەیان بە وەفدی هەرێم وتووە کە پاش ڕێفراندۆم هیچ هۆکارێک بۆ دانوستان نامێنێتەوە. يعني الحوار بعد 25/9 على أساس ماذا يكون؟ پاش 25 گفتوگۆ لەسەر چی بنەمایەک بکرێت. ئەگەر بۆ ئەوە بێت لەگەڵ عێراقدا بمێننەوە ئێمە ڕازین، بەڵام پێچەوانەی ئەوە گفتوگۆ پێویست نابێت. ئەگەرچی دڵنیایشین تەنها زمانی گفتوگۆ دەمانگەیەنێتە ئەنجام. ئەم دوایین دانوستانانەی نێوان هەولێر و بەغدادیش ئاوی بە ئاگرەکەدا نەکرد. هەرێم داوای گرنتی نێودەوڵەتی دەکات بۆ سەرگرتنی ڕێکەوتنەکانی لەگەڵ ناوەند. بەغدادیش ئەلتەرناتیڤی بەهێزی پێ نییە بۆ داواکانی هەرێم. دوایین قسەی هەردوو لاشیان تەنها گفتوگۆیە. سامانکەریم کورد سات نیوز، بەغداد.